دوێنێ ئێوارە ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی لە دەستدەرچوونی کۆنتترۆلی ئۆتۆمبیل لەلایەن کارمەندێکی نووسنگەی نشینگە و پاسەپۆرتی کۆمەلگای حاجی ئۆمەران لە ڕووباری بەرسرین لەسەر ڕێگای سەرەکی چۆمان و سۆران بەداخەوە لە ئەنجامی لە دەستدەرچوونی کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەی ئەو کارمەندە بە ناوی خوالی خۆشببوو ئیسماعیل حەسەن عەلی تەمەن 1983 کەوتە بەخۆی و ئۆتۆمبیلەکەی کەوتە نێو ڕووباری بەرسرین لە ئەنجامدا گیانی لەدەستدا. دەست بەجێ تیمەکانمان لە بەرگری شارستانی بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران و کارمەندانی بارگای بەڕێوەبەرایەتی و تیمی مەلەوانی و بنکەی بەرگری شارستانی ڕەواندز و تیم ئەفسەری بنکەی بەرگری شارستانی ڕەواندز و کارمەندانی بنکەی بەرگری شارستانی خانەقا گەیشتنە شوێنی ڕوودا و دیار بوو پاش گەڕان و پشکنین و بەدوادا چوون لە کاتژمێر 11 شەو توانرا بە هاوکاری خزم و کەسی و کاری قوربانیەکە و لەگەر هاوڵاتیانی ناوچەکە توانرا بە هاوکاری لەگە برایانمان لە پۆلیس و ئاسایش و هاتوچۆ توانرا تەرمەکەی لە نێو ئاو بهێنە دەرەوە و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا.